دەرگاکە ناکرێت ئایۆنە موجەبەکە یەکەم جار سەر بەخۆنسە ئایۆنە سالبەکە لێرە فرەگەردی لێ نایترۆژین ئۆکسیژین ئەنووسێ بەڵام لەبەرەوەی ئایۆنە فرەگەردیلەکە نەکەوتۆتە ناو کەوانەوە هەر ئاوا نووسراوە ناچیت ئەو ژمارانەی شوێن بۆ پێ بکەیتە ئەم داواتە ژمارەی ئۆکسیژینەکە دەستکاری ناکرێت هەر وەکو خۆی ئەنووسێتەوە نیترات سالبیەوە جا لەبەرەوەڵێ ئەگەر یەک مۆڵ لەم ئایۆنە بتوێتەوە یەک مۆڵ لەم ئایۆتەیە بتوێتەوە یەک مۆڵ لەم ئایۆنە ئەمی ژێرا یەکە سەرجەمی ئەکاتە دوو مۆڵ ئایۆن ئەکاتە دوو مۆڵ ئایۆن پەیدا ئەکات بەڵام مەرج نییە هەموو جارە لە امتحانە ئەو شێوگانە بە شێوەی کیمیایی بدرێ بەتەوە جاری وایە بە نووسینی کوردی ئەدرێ بەتەوە ئەڵێ گۆگرداتی پۆتاسیۆم لە ئاودا ئەتوێتەوە ئەبێتە ئایۆن چۆن هاوکەشەکەی باسی ژمارە و حسابات و شتیانی بیکاری ناکەین بەس جارە نووسینە گۆگرداتی پۆتاسیۆم وەکووتن ئەمە نووسینی ئاوێتەکان لە پۆلی یاڕەمەزا بەندیە ئاوێتەی دووگەردیە و دووگەردیە ئەم ئاوێتەی فرەگەردیە دیار لە ژێرا ئەمە دووگەردیانی زیاد لە دووگەردیەی کارەکەڵێن ئەمە تۆدۆ نایترۆژین چۆن ئەنووسێ لە پۆلی یاڕەمەزا بەستاوەکەی لە زیاتر نیکار مثلا ئەمە گۆگردە گۆگردە ئەگەر ئەو دووگەردیە بوویە حەفتاوپێنجی بووی داپەڕە حەفتاوپێنجی مەنزەمەکە بکەرەوە ئەبینیت دوای لاپەڕە حەفتاوپێنج پشتی لاپەڕە حەفتاوپێنج شتێک بۆ کردووی پشتی لاپەڕە حەفتاوپێنج شتێک بۆ کردووی ئەو شتەیە هەموو ئەو ئایۆنانەی کە کردیتە بۆ پۆلی دوازدە لەن هەر بۆ ئەم بەندی دووە بۆ هەتاکو و بەندی دەش هەموو ئەو شێوە کیمیاییانی کە ئەینووسیت پشتە بەستی بۆ شتەیە موجەبێکەکان موجەبێ لەیا بۆ مجاکردنەوە گەرسالێ دوو سالە سێ بۆ جاکردنەوە ئەوانەی کە تاگەردیدە دوای ئەو شتەی خوارد ئەو اینجا ئایۆنە فرەگەردی لێ خۆی ئەمە هەموو لە پۆلی یازدە خوێندراوە بەحتانە بێتەوە تاکتە پۆلی دوازدە هەمووی بزانیت جا ئەگەر نەیزانیت دانیش ئەو شتەی سەر لە نوێ لەبەری بکەیتەوە گۆگردە و شتەیە هەیە سالب دوو باش سالب دوو گۆگردە پۆتاسیۆم لێرە بارگەکانیان جیاوازە ئەگەر بارگە جیاواز بوو ئەبێ ڕاوچەکەشی بۆ بکەیت واتە دوو ئەخەیتە ئێرە بەڵام یەک بۆ ئێرە نانووسێت دوای ئەوە ئەو دوو بارگەیە ئەتوانی لابیت لاشی نابیت کێشە نیە بەس بخەرە لاکەشەکەوە چونکە ئەگەر ئاوێتە بێ بارگە گەرتێری ئێرەکە هیچم نەنووسیوە ئێرەشا هیچم نەنووسێت چونکە ئاوێتە بێ بارگەیە هاو بارگەیە بارگەی نییە بەس کە هەڵێەوە شوێنی تێی بە ئایۆنی موجە بووتال لە بارگەدانێت کە ئەمە کە هەڵە بۆ شوێنی ئەم دووە دێتە پێشەوە بە پۆتاسیۆم ئەم ڕۆژوارەی ئەم بەڵام ئەگەر بڵێ گۆگردە پۆتاسیۆم بڵێ گۆگردە ئەلەمنیۆ گۆگردە حاڵی یەکتربەڕینی ئاسۆیی چێکە لە واجبەکان چێ بەڕاستەکەی بۆ نمونێکی ترمان هەیە کە هەر واجب بۆ ویلاتان مثالێک هەر ئێکس یەکسانە بە ئێکس دوو جا ناقص دوو ئێکس ناقص هەشت
داوای خاڵی یەکتر بڕینی ستونی و ئاسۆیمان لێ ئەکا خاڵی یەکتر بڕینی ستونیەکە چۆنەمان دۆزیەوە ئێکس بەچی دانین بە سفر یەقەت بن هەر بە چاوتوانین بیدۆزینەوە ئەمەیان سفر بێ ئەوە سفر بێ چەندەمێنێتەوە ناقص هەشت کەواتە خاڵی چەند و چەند خاڵی سفر و سالب هەشت پێی ئەوترێ خاڵی یەکتر بڕینی ستونی هەرچی وایمان دۆزیەوە ستونی و ئێکسمان دۆزیەوە ئاسۆیە خاڵی یەکتر بڕینی ستونی ئەنجام ئەمەیان گرنگە کە وای بە سفر دانین ئەگەر یەک دەقاگات لە من بێ و قەڵەمەکە دانی ئەگەر وای سفر بێ بزانین چۆن ئێکس ئەدۆزینەوە ئەگەر وای سفر بێ یعنی سفر یەکسانە بە چی؟ اف ئێکس وتمان یعنی چی؟ وای سفر ئەکاتە ئێکس دووجار کەمی دوو ئێکس کەمی هەشت ئێکس دووجار کەمی دوو ئێکس کەمی هەشت لە دەرسێکی ترشا باسمان کرد چۆن شیتەڵەکرێوە بە ڕێگەی تاقیکردنەوە جا گوێ بگرن بزانن چۆن ئەم دوو کەوانەیە دانی ئێکس لەملا و ئێکس لەولا نیشانەکان یەکەم نیشانە چییە؟ سالب سالب کەڕەم و سالب موجب ئەم لا موجبە بێ وەرە بۆ ژمارەکەی ئەمسەر هەشت بە لێکدانی دوو ژمارەدان دوو کەڕە چوار یا چوار کەڕە دوو بەڵام بەو مەرجەی لێکدانەکە هەشت بکە بەو مەرجەی دوونێوانەکەش ڕادەی ناوەڕاست بکە ئەگەر نەیکرد ئەبێ بیگۆڕین ژمارەکە نێوانی نزیک سالب چوار کەڕەیەکس چەندەکە؟ سالب چوار ئێکس ئەی نێوانی دوور ئێکس کەڕە دوو موجب دوو ئێکس سالب چوار ئێکس و موجب دوو ئێکس کۆکەرەوە چەندەکە؟ سالب دوو ئێکس کەواتە تەواو سالب دوو ئێکس دەچوو ئەوە کردنی بە دووکەوانەکە چێمی بۆ دەچووە؟ زۆر باشە کەواتە ئەمە توانیمان شیتەڵیکەین بۆ دووکەوانە ئەی دوای ئەوە چێکەین؟ دوای ئەوە یان ئەو کەوانە یەکسان بە سفر یان ئەو کەوانەیە یان ئێکس ناقص چوار بکاتە سفر ئێکس ئەکاتە چەند؟ چوار یان کەوانەکەی تر ئێکس زائید دوو کاتە سفر ئێکس ئەکاتە چەند؟ سالب دوو کەواتە خاڵەکان ڕسومی خاڵەکە گرنگە نەڵێن چوار و دوو لەناو وایەکەی مەبەست